فراکسیۆن و ئەندامانی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری بۆ دەربڕینی پشتیوانی خۆیان سەردانی ئەو گەڕەکانیان کرد کە لە لافاوەکەی شاری هەولێردا زیانی گیانی و مادیان بەرکەوتووە و لە نزیکەوە هاوخەمیان بۆ دەربڕین. ئەمەش هاوکاتە لەگەڵ ڕاگەیاندنی کەمپینێکی هاوکاری دەستگای خێرخوازی بەخشین بە هاوکاری کەناڵی ئاسمانی پێیام بۆ کۆکردنەوەی کۆمەکی مادی و زیان لێکەوتوانی ڕووداوەکە. یعنی ئەم هەموو کارەساتە گەورە بەڕاستی ئەوە ئاوەکات و دەنێو ئەو کۆڵان و ئەو ماڵانە بەشێکی زۆر بەڕاستی ئەوە کەم تەرخەمەکە لەوەیە کە زۆر بە ئاسانی چارەسەر دەکات. هێندێکی بەڕاستی بە ینی حکومەت تێدا بەرپرسیارە، ینی کەم تەرخەمە لەوەی کە مەسرفێکی کەم مەسەڵەن دەتوانێت مەسەڵەن بە ماندووبوونێکی کەم زیانێکی زۆر گەورە لە خەڵکی دوورخاتەوە بەڵام نەیکردووە. یعنی ئێستا ئێمەش حکومەت بین بەرپرسیاری بەڕاستی هەر کەسێک کە حکومەت بێ بەرپرسیارە لەوەی کە هەم خزمەتیان بکە هەم قەرەبووشیان بکاتەوە. ئەم پێم وایە بەڕاستی ئەم حکومەتە فەشەلی هێناوە، شکستی خواردووە نەکە لەبەر ئەم ڕووداوە. ینی ئەم حکومەتە حکومەتی قەیرانە، قەیرانی مووسێ هەیە، قەیرانی ئابووری هەیە، قەیرانی سیاسی هەیە، قەیرانی خزمەتگوزاری هەیە، قەیرانی یاسا سەروەر نەبوونی هەیە، حکومەتی قەیرانە بەڕاستی. بۆم پێم وایە دەمێکم حکومەتە شکستی هێناوە. ئەندامێکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری باز لەوە دەکات کە چەند بارەبوونەوەی ئەم کارەساتانە بەهۆی کەم تەرخەمی حکومەتەوەیە لە ئاست ئەو کێشانەی کە چەند ساڵە هەن و چارەسەر نەکراون. ئەو لافاوەی کە هەڵدەستێ بۆ گەڕەکی هەژارنشینە هەمووی وا سیستەمەکە وا دانراوە یاخود خەریتەکەی نەخشەکەی وا چێشراوە کە لافاوەکە ئاوڕۆی بۆ نەکراوە کە لافاو هەڵدەستێ هەمووی گەڕەکی هەژارنشین تێدا زەرمەندە بێ. دەبینین لە بەیانی زووە لە شێوەیەوە شارەوانی هەرنایە بۆیان پاکاتەوە، ئەو خەڵکە هەر مرد لە شێوێ نەنووسووە لەناو ئەو بۆ تا ئێستا هەرنایە بۆی پاکاتەوە. سێ چوار تانکەر نانێرێ، ئەو خەڵکە هەمووی ئەوەتەوە دەڵێ پێشمەرگەیە و بۆ خۆی تانکەری هێناوە لەسەر حیسابی خۆی ئەوە دەڵێ کوڕما دوو خانوشمان بەر ئاوکەوتوە بەڵام بخۆمان لەسەر حیسابی خۆمان تانکەرمان هێناوە. ینی ئەوە حکومڕانی ئاوا دەکرێت. بۆ چەندەمین جار لە شاری هەولێر لافاو دروست دەبێت و زیانی گیانی و مادی بە دوای خۆیدا دەهێنێت، بەڵام حکومەتی هەرێم تا ئێستا پلانی پێویستی بۆ چارەسەرکردنی ئاوەڕۆی هەولێر نییە و ئەو پرۆژانەشی کە لەلایەن کۆمپانیەکانی سەر بەدەسەڵاتەوە کراون مەرجی پێویستیان بۆ پارێزراوبوون لەم کارەساتانەدا نییە. بەڵام ئەوەی باجی ڕووداوەکان دەدات تەنها هاوڵاتیانن. تا ئێستاش هیچ کەسێک لەسەر کەم تەرخەمیەکانی پەیوەست بەو ڕووداوانە سزا نەدراوە و هیچ بەرپرسێکیش ئامادەی دەست لە کارکێشانەوە نییە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.